وانەکی مێهێژایە بڕێز دکتۆر سەیفەدین محیدین ئەو بەرپرسێ نەخۆشیên veگirە لە فەرمانگەها تەندروستیە و لێرێ. دکتۆر بەخێر بێ. سپاس ممنونم ڕێستێ. ئەو ئامارەی کە لە بەردەسە بەس لە 11 مانگی ڕابردووە لە هەولێر چ حالەتی ئایدس هەبووە؟ 34 پارەکە 48 بوو. ئەما لە 2005ەوە تقریبا حاڵەتمان تۆما کردووە تا ئێستا لە هەولێر ئەم ساڵ 34 حاڵەتە بوو. لەو 34 11 ئینە ئەوانەی کە پێیان دەڵێن نازەحین ئەوانەی هەڵقەدراون لە جێگەی خۆیان مثلا ئەوانەی لە کەمپەکان ئەوانە دژێن و مەسەڵەن عەرەبەکانی عێراق بڵێن 13شیان لە هینن ئەوانن کە بەیانین کە هاتوونە بۆ لە کام وڵاتن زیاتر ئەوانە؟ بەخوا لە هەموو وڵاتێکەوە هەیە لە هەموو وڵاتێ بەس ئەوانی مەسەڵەن زیاتر و نەخۆشیە لە ئەفریقیا و ئەوانە زیاتر بڵاوە. 10 حاڵەتشی هی خۆمانەیە ینی هی هەولێرە ئەوەی کە هەیە ئەوەی هی ئەم ساڵ پارش تقریبا 48 حاڵەت هەبوو. ینی حاڵەتەکان خۆی بەس هێشتا لەگەڵ ئەوەشدا ینی ڕێژەی توشبوون بۆ ئەو بەو نەخۆشیە لە چاو وڵاتان عێراقن بە شێوەیەکی گشتی ینی لە ئاستەکەی نزمە ڕێژەی توشبوونەکەی نزمە لە چاو زۆر لە وڵاتان. ئێستا لە سینت دەوێت لە ئەفریقا دەوێت لە سوودانت دەوێت نایجێرت دەوێت ئەوروپا دەوێت ڕێژەکەی زۆر زۆرە. بەڵێ دکتۆر خۆمە وڵاتێکی جیاوازین لە کەلتورەوە لە دابوونەریتەوە لە وڵاتانەیە ئەنی ئەگرێت هەر نەش بێ کەواتە ساڵانی زوو هەر نەش بۆ ئەو نەخۆشی نەمابوو کەواتە ئەنی ئێوە چی دەکەن ئەو پشکێنە تا چەند یارمەتی دەرە تا ئەوەی کە ئەم نەخۆشیە حەزەکەم ئەوە ڕوونکەوە بۆ چی ئەو نەخۆشی ئەوها لێرە بڵاو بۆ گەیشتە ئێرە ئێمە لە ئەگە ئەوە لێک دێنە کرانەوەی هەرێمی کوردستان و عێراق بەسەر وڵاتانی دەرو دراوسێ سووریا و تورکیا و ئێران و سعودی لە سعودیەشەیە بەسەر ئەوانە هەروەها شەڕی داعش کە ئەو شەڕەکە بووە هۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر ئاوارە بوو بێنە ئەملا و ئەولا بێنە هەرێمی کوردستان و شارەکانی هەرێمی کوردستان هەروەها کۆچکردنی گەنجان بۆ هەندەران بەمبەستی خوێندن بەمەستی کۆچی ئەوەی کە بۆ کارکردن بۆ هەر شتێکیکە بۆ وڵاتانی دەوروبەر بۆ وڵاتانی دەوروبەر بۆ هەموو شتێک خەڵک دەچێتە ئێران دەچێتە تورکیا دەچێتە سووریا هەروەها مەسەلەی گەشتیاریش وا دەکە خەڵکێکی زۆر مەسەرەن ڕوو لە وڵاتە بکەن و بۆ بازرگانیش ینی ئەمانە تقریبا دەتوان بڵێم وەکو هۆکارێکن بۆ بڵاوبوونە ئەو نەخۆشیە لای لە کوردستان هەر لە بیدایەت هەر لە نوتەکانەوە مشاتە کرد مەسەڵەن ڕێکخراوەکانی UN و ڕێکخراوی دیکە هەموو دەهاتن هەموو خەڵکی بێگانە بوون یعنی ئەوانە ئەوانەی کە دەهاتن هەموو تیاندا ئەو نەخۆشییان هەیە یعنی ئەوە هۆکارێکە بۆ بڵاوبوونەوە ئێوە و ئەو پشکنی روشتانی کە مەسەڵەن دەکرێت ئێمە ناتوانرێت هەموو ئەو حاڵەتانی پێ بگیرێت ئەو پشکنیانە بۆ چیە بۆ کۆمەڵی مەترسیدارە کۆمەڵی مەترسیدار وەکو چێ بۆ نمونە ئەوانەی بیانین کە دێن بۆ وڵاتەکەمان هەروەها مەسەڵەن کەسێک زیندانە نەخۆشی سێکسی هەیە یا لەسەر نەخۆشی سێکسی گیراوە ئەوانە کۆمەڵی مەترسین هەروەها ئەو کەسانی کە خوێنیان تێدەکرێت نەخۆشی درێژخەیانی خوێنیانەوە کوسەلەسیمیا و هیمۆفیلیا ئەمانە پێیان دەوتێت کۆمەڵی مەترسی هەروەها جگە لەوەش کارمەندی تەندروستیش لە مەترسیدایە ئیشەکەی لەگەڵ خوێندایە دکتۆر چ دکتۆر بێت چ دکتۆری ددان بێ هەروەها ئەو سەنتەرانی کە بۆ جوانکاری و ئەوانە دامەزراون ئەوانە هەمووی سەرڕای ئەمە ئافرەت ئەگەر بۆ خۆشی هەر کۆمەڵی تسارە لەوانێ بۆ منداڵەکەی ناوسکی بگوازێتەوە ئێمە ینی کۆمەڵ ڕێوشێنمان هەیە دەتوانین ئەوانەی پێ بگرین کە لە خارج دێن یان ئەوانەی سێکس بە پارە دەفرۆشن بڵێ بەرنامەمان هەیە بەڵام ئێمە ناتوانی هەموو کەسێک بگری کابرایە ئێستا مەسەن دەچێت بۆ وڵاتێکی بێگانە هەفتەیەک دەڕۆژ لەوێ دەبێ لەوانەیە کارێکی مەسەلەن یان ئین بکات یعنی سێکس کە لە دەروی چوارچێوەی خێزان ئەوە احتیمالە ڤایرەسەکە کە دێتەوە خۆی یەکسەر لە فەحس دەرناچێت هەتا 3 مانگ فەحسەکە دەرناچێت کەواتە ئەوەی تواڵی ئەو کرانەوەی هەرێمی کوردستان بەڕووی جیهانەوە کە ئەم سەردەمی عەولەمەیە سەردەمی گلۆبالیزمە خۆت دەزانی ناشتانی خۆتی بەسراوەتەوە بەڵام تا چەند گریگە هۆشیاری هەبێت و تا چەند گریگە لای پەیوەندیدارەکان بە ئیجباریش بێ کۆنتڕۆل بکرێت بەڵێ اینجا ئەمن دەبیست ئەو خاڵەی تو بڵێم دوای ئەوانە هوشیاری تەندروستی زۆر شتێکی زەرورە بۆ بە تایبەتی بۆچێ بۆ ئەو کۆمەڵی مەترسیدارانە ئەوەی کە باسمان کرد
کارمەندی تەندروستیە ئافرەتە مەسە منداڵی هەبێ ئەوانەی نەخۆشی ئیسەلەسیمیا و هیمۆفیلیا هەروەها لە هەمووی گرنگتر گەنجەکانە هەرزەکان لە تەمەنی 30 ساڵی ئیتر بگرە هەتا دەڕواتە سەرێ یعنی ئەمە پێویستیان بە بەرنامەیەکی گشتگیرە نەکە لەلایەن تەندروستیەوە بەڵکو بگرە بەڵێ لەلایەن سێکتەرەکانی کە لایەنەکان دیکە وەکو وەزارەتەکانی و ئەو دکتۆر هەڵبەتەوە پرسێکی گرنگە مەسەلەی هوشیاری تەندروستی لە ئێستا لە وڵاتان بە تایبەتی وڵاتانی دەوروبەر زۆر کەسایە دێن بۆ کارکردن بە تایبەتی ڕاگەزیمێ وڵاتانی دەوروبەر دێن و ئەوانەش بە شێوەیەکی زۆر کراوە لە هەموو شوێنێکەکەن عنی بە شێوەیەکی زۆر کراوە دوور لە دابووناریتی خۆمان تەعامل لەگەڵ خەڵکێکن لەگەڵ گەنجەکەن لێرەشە لە ناو کۆمەڵێکی خەڵک هەیە کەبدی سکسی هەیە بە شێوەیەکی زۆر بەربڵاو تەعامل لەگەڵیان دەکەن لەوانەیە ڕۆژی 5-6 کەس ببینێت کەواتە تا چەند گرنگە ئەم خەڵە تیشکی بخرێتە سەر وڵی دەبێ مەسەن ئەوانە بە تایبەتی ئەو بێگانانە بە تاواتی دەبێت بە شێوەیەکی گشتی بە تاواتی کۆنتترۆل بکرێتە ئەو شێرانی کە مەسەلەن یانی شەوانن ئەو شوێنانی کە ئافرەتی لێ مەسەلەن احتیمالە سێکس بە پارە دەفرۆشێ پێویستە ئەوانە بە تاواتی کۆنتترۆل بکرێن ینی بەلای کەمەوە مەسەبێ 6 مانگ جارێ فەحس بکەن بۆی بزانانی ئاخۆ هەڵگری ڤایرەسەکەن یان نا ئەنجا حتا مەسەلەن وەکو چاودێری کۆمەڵاتی تایبەت شەبێ بۆ کەسانی تووشی نەخۆشی ئەیدز دەبن بۆی دایم لەژێر چاودێری دابن نەبنە هۆی ئەوەی کە نەخۆشیەکە بڵاوکەنەوە بەناو کۆمەلگەکەیان بە شێوەیە لایەنە تەندروستیەکان بە تایبەتێکی بەس هەولێر بکەن هەولێر پایتەختی کوردستان نەخۆ دەزانێت لەوانەیە زۆرترین ئەو خەڵکی ڕوو لە هەولێر بکە ئەنی ڕێوشێنەکانی ئێوە سەبارەت بەو مەسەلەیەکە تو باسێکی وڵای اینجا وتم ئەوانە هەمووی فەحسێ بەس مەفروزە یعنی زیاتر تەرکیز بکرێتە سەر ئەو بێگانانە چکو بەڕاستی ئەمە و نەخۆشیەمان نەبوو پێشتر لە عێراق بوو لە بەغ ئەسە لە بەغا ئەگە بڵێ لە عێراق لە ساڵی 1986 بوو ینی کۆمەڵی کەس بەچی توش بوون لە عێراق تقریبا 200 کەسێک دەبوون منداڵ بوون بە جۆرە شتێک هەیە فاکتۆرە فاکتەر 8 فاکتەر 9 ئەمە بۆچێ بەکارێ بۆ نەخۆشانی هیمۆفیلیایان هەبوو ئەویان دەدا بەوانە بەس منداڵ ئەو منداڵانی ئەو فاکتەریان وەرگرت ینی بەس ئەوە عیلاجەکەیەتی بۆ نەخۆشی هیمۆفیلا لە فەرەنساوە هینابوون دیار بوو هەندێک لەو فاکتەرانە ڤایرۆسی ئەیدزی تێدا بوو چکو ئەو خۆبەخشانەی کە خوێناندا بۆ فاکتەر دروستکە لە خوێن دکتۆرەکەر بە کورتی بێمە باسی ڤایرۆسی جگەریش بکەین ئەمە زۆر بەڵاوڵێن بە تایبەتی لە ناو لە دەرەوە ئەمە زیاتر لە ناو کامیان هەیە واللهی ئەمە تقریبا ئەمەش ڕێگەکانی گواستنەوەیان زۆر نزیکن لە یەکدیەوە ئێستا مەسەلەن حتا بە کەلوپەلی نەشتەرگەری ددان بە حەلاقی بە سەرتاشی بە جۆسمین بە نەشتەرگەری بچووک و نەشتەرگەری گەورە بە هەموو ئەو شتانە ئەوە بڵاو دەبێتەوە هەوکردنی ڤایرۆسی جگەر جۆری بیوسی ینی بەڕاستی هوشیاری بەڕێی من لە هەمووی گرنگترە دوای ئەوە زیاتر مەسەلەن ئەو بەرنامانە کارا بکرێ یان زیاتر بایەخی پێ بدرێ بە بەرنامەکە و بەو شعبەی کە مەسەلەن یا ئەو هۆبەی کە ئەو ئیشانە دەکەن بەڵێ تەماشاوانێژا دکتۆر سەیفەدین بێگومان گەلێک بەگیری بەحسی هەندێک کرد بەڵاوبوونە بۆ نەخۆشیان ئایدسێ ڤایرۆسی جگەر گەلێک هوشیاری خۆ بن تەعاملکردن تایبەتی دیگەل خەڵکی بیانی چاوەتکە خۆپاراستنێ بیڤیا سەرنجا دکتۆری گەشت بیت زۆر سپاس دکتۆر سەیفەدین محیدین بەرپرسێ نەخۆشیان وەگیر لە فەرمانگای تەندروستی زۆر سپاسی جەناب و هەروە بەڕێست و سپاسی تەلەڤیزیۆنەکەشان دەکەم بۆ ئەم دیمانەیە ئێمە زۆر خۆشحاڵ بووین خۆشبی سپاس دکتۆر بەخێر بی خۆشبیە